بەهیوام ئەمەی کە ئێمە باسمان کرد دەرهاویشتەی ئەو لانە ئەوەی کە لەو سەردەمەی ڕژێمی باسا بەدیمان کرد ئەوەیە کە ئەو ڕژێمەیە بوونی ترس و دڵە ڕاوچێ و ناومێدی لە منبەر ئەو داهاتوەی کە ئێمە کورد ئەمان بوو نەمانەزانی چارەنووسمان چی لێوێ چارەنووسمان بەسترا بووە بە وڵاتە زرهێزەکانەوە بەوەی کە ئەوان بڕیاردەر بوون لەسەرەوەی ئێمە داهاتومان چی لێوێ. جیهان ئەزانی جەوهەر و شێوە یەک ئەلوێنی ئاوێنەی جوانی لە بۆ شەوڕەوی خەو بخەوێنە پەرواز بۆ مەملەکەتی ڕۆح ئەڕواتەوە بۆ ڕادیان. ئێمە وەک دەستگایشان بۆ مافەکانی مرۆڤ پاش تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر لە ناوچوونی ڕژێمی بەعسدا لە ڕۆژی 9 4 ئێمە ئەمڕۆ هەڵسانی بە ئەنجامدانی چەند چالاکیە کە بە شێوازێکی گشتی دوو چالاکی بوو، چالاکی هونەری و چالاکی دەرونی. چالاکی هونەری پێکات بوو لە چەند پارچە شێعرێک وا چەند پارچە میوزیکێک و پاشان پێشکەشکردنی گوڵ بەسەر بەرکەوتانی چەکی کیمیایی سوودمەندبووان لە دەستگای ژیان مافەکانی مرۆڤ، هەروەها پێشکەشکردنی سیمینارێک سەبارەت بە دەرهاوێشتە دەرونیەکان و کەسانەی کە بەرکەوتی چەکی کیمیاییون. ئێمە ئامانجمان ئەوەیە کە لەم ڕۆژەدا خۆشحاڵی خۆمان دەربڕین بەسەر لە ناوچوونی ئەو ڕژێمی سەدام، ڕژێمێکی ئاوا زاڵم بە تایبەتی و هەڵبجەکان خۆشحاڵی خۆمان دەربڕین.